کاتێک قسە لەسەر یەکسانی ژن و پیاو دەکرێت پێویستە هەموو هەڵسوڕاوانێک هەڵسێت بە ڕۆشنکردنەوەی ئەو کارەی کە ئەیەوێت بۆ ژنان بیکات. بەڕێی من ڕۆشنکردنەوەی ئەو کارە ڕئیسیەکەی ئێمە وەکو کۆمۆنیستێک ئەبێ ڕۆشن بێت، وەکو کۆمۆنیستێک کە ئەڵێم ڕۆشن بێ ئەبێت بێت بە ئاڵای کۆمۆنیزمەوە ئەو ئاسۆیە بخاتە بەردەمی ژنانی کرێکار و زەحمەتکێش کە ئەبێت ژنانیش وەکو ئینسانێک بەبێ لە بەرچاوگرتنی جنسەکەی لە هەموو بارێکی سیاسی و کۆمەڵایەتی و مافەک مەدەنیەکان و لە هەموو بوارەکانی ژیانەوە یەک یاسای هەبێت. کاتێکە ژنان وەک پیاوان لە یەک یاسا بەهرەمەند بوو، بۆ نمونە یەک یاسای کار هەبێت بۆ ژنان و بۆ پیاوان، بۆ یەک یاسای کار هەبێت لە هەموو شوێنێکە و یەک مستەوای کرێیان لە یەک ئاستا بێت، نابێت بە هیچ شێوەیەک باری بایۆلۆجیکی و فیزیکی ژنان ڕەچاو بکرێت لە دانانی یاساکانی کارە. لەم کاتانەیە ئەتوانین فشارەکانمان زیاتر و زیاتر بکەینەوانێ.